بە دوواداچوون بۆ گرانبوونی نرخی خورما دەکەین. خورما لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو نرخەکەی بەرز بۆتەوە، بەتایبەت خورما ئێرانیەکان کە نرخی پاکەتێک خورما لە ئێستادا بەراورد بە پێش مانگی ڕەمەزان 2500 دینار زیادی کردووە. ئێستا گران بۆ بە حکمەوەی کە ڕێی ئێران گیراوە هیچ خورمایەک نایە بەم دیوە. ئێستا پێشتر کارتۆنێکمانە کڕی، ئێستا ئەم کارتۆنە پێشتر ئەمان کڕی بە 18,000. ئێستا ئەم کارتۆنە با 40,000 تا 38,000. ئەیش بەوەیە کە ڕێی ئێران گیراوە و هیچ خورمایەک نایێت بەم دیوە. ئەمەشیان کارتۆنیمان ئەکڕی بە 20,000. ئێستا کارتۆنی با 40,000. هەفتەیە پێش ڕەمەزان زۆر هەرزانتر بووە تا ئێستا. ئەویش کە ئەوە بوو کە ڕێی ئێران نەگیرا بوو. خورما عێراقیەکەش بەرز بۆتەوە بە حکمەوەی کە وەرزی خورما نییە ئێستا و لەگەڵ ئەوەشا کە ئێرانی نێت بەم دیوە طبعاً هەر خورمای ئێرانیش ئەبێ بەرز بێتەوە، خورمای عێراقیش بەرز دەبێتەوە. ژووری پیشەسازی و بازرگانی و لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی هۆکاری گرانبوونی نرخی خورما بۆ بڕیارێکی حکوومەتی عێراق دەگەڕنەوە کە لە پێناو ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆ هاوردەی خورما و دەبەرهەمی دیکەی قەدەغە کردووە. بە هۆیشەوە بە قاچاغ و کۆڵبەری خورما هاوردە دەکرێت کە گرانتر دەکەوێت. هەروەها کەمبوونەوەی خورمای ئێرانی لە بازاڕەکان نرخی خورمای عێراقیشی بەرز کردوێتەوە. یەکێک لەو دیاردانەی کە بینیمانە یاخود لە هەڵکشانی نرخەکان تایبەتە بە جۆرێکی تایبەت لە خورما کە ئەویش خورمای ئێرانیە. خورمای ئێرانیش لە پێش مانگی ڕەمەزانە و نرخەکەی هەڵکشاوەوە بەرەو ژوور بۆتەوە بەهۆی ئەوەی کە هاوردەکردنی بە بڕیارێکی حکوومەتی عێراقی وەزارەتی کشتوکاڵ لە حکوومەتی عێراقی فیدراڵ ڕێگری کردووە لە هاوردەکردنی کۆمەڵێک بەروبوومی کشتوکاڵی یەکێکیش لەوانە خورمایە. بۆ مۆزوعی خورما ئەلەم هەر خورما خۆی لە ئەسڵا لە کۆنەوە منع کراوە. یعنی هی ئێستانەی ساڵەکانی 60 خورما و ترێ منع بە پێی قانونی عێراقی، بەڵام ئێستا تەکیدی لەسەر کراوەتەوە بە نووسراوێکی تازە گەیشتۆتە زۆربەی دەستگا بەرپرسەکان کە قەدەغا بکرێت، چونکە ئێمە ئەو هەم بۆ حمایەی بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ هەم بۆ ئەوەی چەند نەخۆشیەکە لەگەڵ ئەو دوو بەتایبەت ئەو دوو بەرهەمە کە یەتە ناو وڵاتی خۆمان زەرری پێگەینێ. ئەمە زۆر تەواوە وایە پارەیەکی زۆر ئەدرێ و کابرا بە سیارە بێنێ زۆر بە ئاسانتر ئەیێت، بەڵام کۆڵبەر بە ئەرک و ماندووبنێکی زۆر ئەیێنێ. من ئەوەی تەسەوڕەکەم هەر ئەمە ئەبێ سەبەب بێ ئەگەر لە حاڵەتێکی ئێران بێتە ئێرە و گران بوو بێت، خۆی ئەسڵەن مەمنوع کراوە بێت، بەڵام کە کۆڵبەر ینی بە قەچاخین بە کوردیەکەی ئەمە وای کردووە کە گران بێ. یەکێ لە سونەتەکانی مانگی ڕەمەزانەوەیە کە ڕۆژەوان بە خورما ڕۆژەکەی بشکێنێت، بەڵام بڕیاری قەدەغەکردنی هاوردەی خورما لە وڵاتی ئێرانەوە نرخی خورمای بە ڕێژەی لە 200 بەرز کردوێتەوە. بە جۆرێک نرخی پاکەتێک خورما 1000 دینار بووە، بەڵام ئێستاکە بە 3,500 کە ئەمەش بارگرانی لەسەر هاوڵاتیان و ڕۆژەوانانی هەرێمی کوردستان دروست دەکات. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.